بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جارێکی تر لە بەرنامەی ڕەمەزانی بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە. لە بەرنامەی ئەم جارەماندا باز لە ڕەمەزان و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان یا بەجێگەیاندنی سیلەی ڕوحم و بەزەیی دەکەین لە نێوان تاکەکانی کۆمەڵگەدا. بێگومان بەجێگەیاندنی سیلەی ڕوحم و بەزەیی و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و پتەوترکردنیان یەکێکە لە هۆکارەکانی بەرقەراربوونی ئاشتی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەدا و کۆمەڵگە بەرەو یەکبوونی و تەبایی و یەکڕێزی و توندوتۆڵی دەبا و بە پێچەوانەشەوە هەر کۆمەڵگەیەک پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نەپارێزێ وەسیلەی ڕوحم و بەزەیی لە نێوان تاکەکانیانە بێ ئەو کۆمەڵگەیە بەرەو داڕوخانێکی ئەخلاقی و کۆمەڵایەتی دەچێت. زۆر جار زانایان و نووسەرانی ئیسلامی بەراوردی کۆمەڵگە موسڵمانەکان و کۆمەڵگەی ئەوروپی دەکەن کە کۆمەڵگەی ئەوروپی بەرەو کۆمەڵگەیەکی هەڵوەشاوە و داڕوخاو دەچێت لەوەی کەوە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ناپارێزێ لەوەی کەوا پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی جێل نەکردوتەوە لە ژیانی تاکانی خۆیدا. ئێمە ئەمڕۆ لە نێوجەرگەی بازاڕی شاری سلێمانی لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عەفان شەخسیق سەرگەتی تاوتوێی ئەم پرسە دەکەین بزانین ئیسلامی پیرۆز چ گرنگیەکی بە سیلەی ڕەحم و بەجێگەیاندنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان داوە و هەوڵ دەدەم کۆمەڵێ هاوڵاتی و خوشک و برای ڕۆژەوانیش بدوێنم کەوا ئەوان لە ژیانی ڕۆژانەی خۆیاندا تا چەند ڕێیان بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان کردوتەوە و تا چەند پەیوەندی کۆمەڵایەتی سیلەی ڕوحم بەجێ دەگەیەنن. پێکەوە لەگەڵ ئێوەی بەڕێزدا دەچینە خزمەت مامۆستا و میوانەکان و بینەرمان بن. يا شهر القرآن فيك أذوق حلاوة الإيمان لا تنقضي أنت للروح دواء رمضان مامۆستا وەک لە سەرەتادا ئاماژەم پێکرد کە ئیسلامی پیرۆز گرنگیەکی بەرچاوی بە سیلەی ڕوحم و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان داوە. بزانم لە دیدی جەنابتەوە یان لە زاری جەنابتەوە بزانین ئیسلامی پیرۆز چۆن ئەو گرنگی پێداوە و چۆن باسی لەو پەیوەندیە کۆمەڵایەتی بەجێهێنانی سیلەی ڕوحم کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. یەکێک لەو خاڵە گرنگانەی کەوا ئیسلام بۆی هاتووە پاراستنی ئینسان وەکو ئینسانیەت و پێکەوەبوونیان ئیسلام هاتووەی پاراستن. وی دەبین لە سورەتای سورەتی نیسادا خوای گەورە دەفەرمێت دوای ئەعوذ بالله من الشیطان الرجیم يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة تا دوای ئەفەرمێت واتقوا الله الذي تساءلون به والأرحام. يعني لو خدایە بترسن کەوایەوە بۆ داواکەن وەسیلەی ڕەحمیش بەجێ بگەین. عەبدوڵڵای کوڕی سەلام دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتە مەدینە خەڵکی ڕایان کرد بەرەو پیریەوە. منیش ڕۆشتم بۆەوەی بزانم وەجهی ئەم پێغەمبەرە چۆنە. هێشتا مسلمان نەبووە کابرایەکی جوولەکەیە. دەفەرمێت کە چوون بینیم پێغەمبەر صلی الله عليه وسلم تەسەورم وابوو هەر لە دەموچاوێتم کابرایەکی درۆزن نیم. ئەفەرمێت یەکەم شت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی پێ کرد فەرمووی ئەیها الناس أفشوا السلام وأطعموا الطعام وصلوا الأرحام. يعني یەکەم بە ئاشتی دوایی خاڵی سێم بەگەیاندنی پەیوەندی خزمەتی و بە سیلەی ڕەحم دەستی پێ کرد. کەواتەمە نیشانەی ئەوەیە کەوا سیلەی ڕەحم بەجێگەیاندنی سیلەی ڕەحم پاراستنی وەحدەی ئیجتیماعی کۆمەڵایەتی و کۆمەڵگا شتێکە کەوا ئیسلام ئەمری پێ کردو و داوای کردو. چۆن هانی مسلمانان دراوە کە پەیوەندیە کۆمەڵایەتەکان بپارێزن یان هەمیشە بەجێگەیەنەری ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیەکەی وەگەزانین تەنانەت جۆرێک لە جۆرەکان هۆشیارکردنەوە یا جۆرێک لە ترسانی تێدا کە خوای گەورە گەیاندنی پەیوەندی خۆی لەگەڵ بەندەکە بەستێتەوە بە گەیاندنی سیلەی ڕوحمەوە. کابرایە کاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی یا رسول الله من لەگەڵ خزم و کەسمان زۆر باشم. من هەر چاکم ئەوان خراپ، من هەر ڕێزیان لێگرم ئەوان لێم تووڕم، من هەر بە قسەی خۆش و نەرمونیان ئەوان وانی. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەگەر وابێ تۆ بەردەوام لای خوای گەورە ظەهیرێکت هەیە یارمەتی دەرێکت هەیە. کەواتە ئەم بەجێگەیاندنی سیلە ڕەحم یەکێکە لەو هۆکارانی کەوا ئینسان دائیمەن لەلایەن خوای گەورەوە پاڵپشتی کرابێت و پاڵپشتیشی بۆ هەبێت. بۆیە بەڕاستی ئینسان هەر لە مزگەوتە هەر لە نوێژەوەی بۆ دەرەکەیەکەوە تۆ لە پەنای ئەوەی کە لە پەناتا نوێژەکە ئەوەی لەولاتەوە لەم ناتەوە بەردەوام تۆ دوعای بۆ دەکەی. بەردەوام تۆ ڕۆژی حەڤە جار ئەگەر بەس نوێژی فەرزکەی دوعای خێر بۆ ئەو دەکەی. کەمادام تۆ لە ژیانێکی نەزەریە ئەو دوعای دەکەی وا پێویستەکە کەوا لە عەمەلی شەوابی. کەواتە یەکێک لە هەڵە تێگەشتنەکانی ئێمە بۆ دینداریکردن بەڕاستیەوە ئێمە لە یەک بوارەوە دینداری ئەکەین. بوارەکە ئێمە چییە؟ بوارەکە ئێمە بریتێ لەوەی کەوا ئێمە لە نوێژا دینداری
لە مزگەوت تا دیندار بەڵام زۆر بەداخە بوارەکانی ترمان ترک کردو بۆیە دەبینی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو وەسیەتەی کەوا عەبدوڵای کوڕی سەلام دەفەرمێت کەوا باسی کرد بۆ یەکەم قسەیەوەی کرد لە دوای سل الأرحام فەرمێ وەصەلوا بالليل والناس نيام یعنی نوێژی شەو نوێژ کە دوای نوێژە فەرزەکان گەورەترین نوێژە خراوەتە دوای خراوە دوای سلێ ڕەحم کاتەمە علامەتی گرنگیدانی ئیسلام بەو قەزیە بۆیە دەبێت ئینسانی موسڵمانیش لە ژیانی خۆیە ئەوەندەی گرنگی بە شتەکاندا کە ئیسلام گرنگی پێدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم گرنگی پێدا رمضان يا شهر القرآن فيك أذوق حلاوة الإيمان لا تنقضي أنت للروح دواء رمضان وەک دەزانین سیلەی ڕحم و بەجێگەیانی پەیوەندی خزمایەتیەکێکە لەو هۆکارانەی بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی کۆمەڵگە و هێشتنەوەی کۆمەڵگە بە زیندوی پێم خۆشە بزانم جەنابتان سەرنجتان لەسەر سیلەی ڕحم چییە و تا چەند لە ژیانی خۆتدا ڕەچاوی ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە و بەجێگەیانی سیلەی ڕحمت کردووە والله سیلەی ڕحم هەر بە اجتماعی و بە ئیسلام و بە شەریعەت سیلەی ڕحم شتێکی ئەساسە يعني تو أجر إنسان أجر صلة رحمي نبيت هيش فرق بينها بلقى الكائنات كتيرة صلة رحم تأكيد كري لسرها مو شريعة ولسرها مو اجتماعي لسر صلة رحم نمرة لرمضان شبيت صلة رحم خلق زياتر بيندي فيه كات زياتر روات اشتكي خوشة تو أجر ناسراوك نبيت أجر برادرك نبيت أجر خزمك نبيت لكاتي بيوستي لكاتي هنا يعني فكتك براستي لبرات استفادەی هەیە و شتێکی لە دین و لە ئینسانیەت شتێکی زۆر ضرورە باشە بۆچی ئێمە کەمتر لەم سەردەمەدا کە بە سەردەمی تەکنۆلۆژیا و سەردەمی مادەپەرستی ناو دەبرێت بۆچی کەمتر لامان لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان کردوێتەوە و کەمتر سیلەی ڕحم بەکاردەێنین خۆی غەڵەتی کە ئەلێن بۆ فەیسبوک و بە ئینتەرنێت ئەڵێ وەسائل تەواصل اجتماعی تەواصل اجتماعی نییە بەعەکسە تەواصلێکی تەکنۆلۆژی و اجتماعیەکەی بڕیوە اجتماعیەکە بڕیوە بەعەکسە خەڵکە زیاتر ئێستا دەدیتەوە ئەڵێ وای لێ هاتووە بە تەلیفۆنە بە نامەیەکی زیاتر لە جاتی جاران ئەو وەسایلە نەبوو جاران ئەو وەسایلەی نەبوو لەبەرەوە خەڵک هاتوچوویەکێت جاران تەلڤیزیۆنەکە نەبوو ئەنتەرنێت نەبوو سەرەکە ئیوارە شەوان ئەو ماڵەچێ بۆ ئەوان ئەو خزمە وڵای ماڵی برا بۆ لای مرا بۆ لای خوشک زیاتر سڵای ڕەحما بوو بەس بە بۆنی ئەو تەکنۆلۆژیە ئەو شتێکی عامە بابزانی یعنی هەر وڵاتی خۆمانێ لە هەموو عالەم وای لێ هاتووە لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیە مەجموعەشی زەرەڕی هەیە یەکێک لە زەرەرەکان ئەوەیە کە سڵەی ڕەحم کەم بۆتەوە کە پەیوەندی لە بینی خزم و لە بینی کەم بۆتەوە سەرنجێگەیە لە کۆمەڵگە هەمیشە بەو چاوە سەیری پەیوەندیە کۆمەڵایەتەکانەکە کە دەڵێ ئەو چەند جار بێتە ماڵی منیش ئەوەندە جار دەچم ئەو چەند جار تەلەفۆن بۆ من بکە منیش ئەوەندە ئایا ئەمە شتێکی ڕاستە کاتێک کە جەنابەت بەهۆی مەشغەڵەتەوە بەهۆی نەتوانینەوە نەتوانی من بەسەر بکەیتەوە منیش بەو چاوە لە کاتێکا مەجالمەیە سەیری تۆ بکەم ئەمە نابێت هۆکاری زیاتر دابچڕین یان بۆونە دابڕانێت لە نێوان پەیوەندی کۆمەڵایەتەکانمانە خۆی نابێ ئینسان لە حیاتیان لە ژیانیان بەو شێوەی بیرکاتەوانەیە کە ئیلا بێ ئەو بێ بۆ ماڵت ئینجا بچیت یان سەردانی بکەیت قەیچێکە ئەو لەوانێ مەجای نەبێ یان تەمەنێکی وای هەبێ نەتوانێت دایمە سەردانی بکات تۆ بەپێی توانای خۆت یان زیاتر بە سەردانی ماڵە خزمانیش و دراوسێش بکەیت بەسەریان بکەیتەوانی ئەمە نابێتە ئەوەی کە تۆ لە ئاستێکی نزمترای بەرامبەر بەو کەسە واجبە لە سەرمان کە بە بەردەوامی کەسایەتی و خزمایەتی و ڕەفاقەت هەمووی بەسەر بکەینەوانێ با بە مقابلی ئەویش نەبێ با بە زیاتر بێت ڕاستە هۆکار چیە لەم سەردەمەدا باز لەوە دەکرێت هەر خۆشمان هەستی پێکەین کە پەیوەندیە کۆمەڵایەتەکان و سیلەی ڕحم جۆرێ لە جۆرەکان بەرە و کاڵبوونەوە و کزبوون چوون ئەو هاتوچۆیە و کەسایەتی و کاڵبوونەوەیە زیاتر گەڕێتەوە بۆ زروفەکەی عین خەڵکەکەی وا مەشغوڵ کردووە بێ ئیمکانیەتێکە نەبوونیەکە مەشغەڵەتی ژیان وای لێ کردووە با بڵێن هاتوچۆکە کەم بۆ تەوانێ بەواسەی ئیشوکارەوە بەواسەی نەبوونیەوە بەواسەی مەشغەڵەتی مناڵ و ماڵ و مناڵەوانێ مەعیشەتەوانێ لەوانەیە تا حەدێکی باش هاتوچۆ و سەردانی یەکتری کەم بۆ تەوانێ تەکنەلۆژیا و هۆکارەکانی تەلەڤیزیۆن مۆبایل فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانی تر تا چەند هۆکارن بۆ ئەو کزبوون و کاڵبوونەوەیە تەسیراتی زۆرە تەکنەلۆژیا ئەمڕۆ زۆر پێشکەوتووە بەواسەی مۆبایلەوە بەواسەی تەلەفۆنەکانەوانە کە نۆرمال لە ماڵانە هەیە
زیاتر تەماشاکەیت هەڵناسێ بچین بۆ تازێکە ئەڵێ دەی دوایی سەرخۆشیکی لێکەم بە موبایلەکە ئەوانە تەسیراتی هەیە و خەڵک دوور کەوتۆتەوە لە یەکتری و سەردانەکە لە کاتی ناخۆشیەکانە یا خۆشیەکان دوما قريب مۆستافەن ئەو جۆر و میکانیزمە یا ئەو ڕێگانی کە ئەبنە هۆکاری بەجێگانی سیلەی ڕوح و بەزەیی کامان یا بۆچی ئێمە سیلەی ڕوحمان تەنها بە سەردانی جەستەیی کورت کردوتەوە ئایا بۆ نمونە بەشداریکردن لە پڕکردنەوەی کەم و کورتیەکانی خەڵک یارمەتیدانی خزمەکانمان ئەمانە جۆرێکنی لە جۆرەکانی سیلەی ڕوحم یەکە لە ئشکالەکان بەڕاستی کە دروستە بەوەی ئێمە زۆر جار چمکەکان بە هەڵە لێ تێگەشتوین یا بە هەڵە وەرمان گرتو بۆیە پێویستمان بەڕاستکردنەوەی کۆمەڵێک چمک و کۆمەڵی دەستەواژە هەیە کە بزانین بەکاربرانیان چۆن زۆر جار ئێمە وا بیرەکەینەوە مەسەلەن نوێژکردنمان ئەگەر هەڵسان و دانیشتێک بێ ئیتر نوێژەکەمان بەجێگەیاندوە مەعلەلم چمک و مەغزای نوێژ ئەمە نییە بۆیە بەڕاستی لە سلێ ڕەحمیشە هەمان دەستەواژە دەتوانین بەکاربەرین کە ئێمە زۆر جار پێمان وایە ئەگەر سەلامێکمان لە خزمێکمان کرد ئەگەر لە دوورەوە بە تەلەفۆنێک بە ماسیجێک بە شتێک مەرحەباییمان کردمە سلێ ڕەحمان بەجێ گەیاندوە مع العلم وانە سیلەی ڕەحم یعنی بەدەمەوەبوونی ئەو کەسە لە هەموو ژیانیا لە خۆشی و ناخۆشیدا و نەهێشتنی دروستبوونی کلێنێک لە ژیانی ئەو کەسدایترایە کلێنەکە کلێنێکی مادی بێم یا شتێکی معنەی بێ زۆر جار ئێمە دەستگرۆیکردنی خەڵک بە مادی ناتوانێت ئەو مەحەبەت و خۆشەویستی دروستکە کەوا پێویستە دروست بێ بۆیە بەڕاستی پێویستە ئێمە چمکی سیلەی ڕەحم یا مەفهومی سیلەی ڕەحم وای لێ تێبگەین کەوا بریتێ لە چی بریتە لەوەی کەوا کەسێکم نزیکێکم خزمێکم دۆستێکم پێویستی بە من هەیە ئەم پێویستی بزانم پێویستەکەی چییە زۆر جار باوکو دایک بەنمونە خۆ باوکو دایک زۆر جار سەبەبی باوکو دایک سەبەبی بوونی منم وابیر نەکەمەوە کە من ئەگەر بچم دەستگرۆیەکی مادیان بکەم ئیتر ئەمە چیم کردووە توانیوە سیلەی ڕەحم بەرابەر باوکو دایک بەجێ بێگەن بەجێ بگەن کەواتە سیلەی ڕەحم مەفهومەکەی فراوانتر بکەین بڵێ سیلەی ڕەحم بریتە لە پڕکردنەوەی کلێن و پێویستیەکی بەرامبەرەکەمان خزمێکی نزیک بێ یا دوور بێ ئیتر ئەو پێویستی جاری وایە پێویستیەکە مادی ئەبێ جاری وایە گەر هەموو مادەشی بۆ بەری کابرا هەر لە حاڵەتی خۆی ناگۆڕێت بەڵام قسەیەکی خۆش سەردانیەک بەسەرکردنێک شەودانیشتێک ئەو کلێنە پڕ دەکاتەوە هەر ئەوەش کە پێغەمبەری خوا فەرمێ زەردەخەنە بەڕووی براکە دایان دەزێنان بەسەر هەتی و دایان بوونە دڵنەواییکردنی کەسێکە کۆستێکی گەوتو ئەمانە جۆرێک نین لە بەجێگانی سیلەی ڕوح و بەزەیی تاکید پێغەمبەر صلی الله علیه و سلم تەبەسمك فی وجه أخيك صدقة يعني ئەوەی کە تۆ بتێ خێرێک بکەیت کتێ چاکەیە بکەیت چاکەکە کورت نەکەین و تەنها لەوەدا بەڵکو پێکەنینێک بەڕووی براکەتەوە جاری وایە سێرەکەی خزمێکت گرفت و کێشەیەکی تۆ دەچی بۆ ئەوەی کەوا کێشەکەی بۆ حەلکەی بە سێرەکەی هەندێک قسەی بۆتەکەی هەندێشتی پێدەڵێ لە باتی ئەوەی کێشەکەی ئاسانکەی بۆی قورسەکەی بۆیە بەڕاستی سیلەی ڕەحم یعنی پڕکردنەوەی کلێنی کەسێک پڕکردنەوەکەش بەچی دەبێت بەوەی کەوا چی پێویستە ئەمە یەک دووەم کاتێک سیلەی ڕەحمەکان جێ خۆیان دەگرن جێ خۆیان وەکو بڵێ چۆن بلۆک لە جێ خۆیاندانرێ ئەبێ وەسایەکی عاقل و کارامە و شارەزا هەبێت لە جێ خۆیانداین بۆیە سیلەی ڕەحمەکان کاتێک جێ خۆیان دەگرن نیەتەکانمان بۆ خواوێ لە سەرتاوە لەبەر خاتری خوای گەورە ئەو ئیشە بکەین کە ئەو ئیشەمان کرد ئەگەر کەمیش بێ خوای گەورە بەرەکەتی تێ خات و ئەتوانێت جێ خۆی شیای خۆی بگرێت زۆر باش ماوەستا هەر لە فەرمودەشدا هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ حق المسلم على المسلم خمس ینی کە دعوەتی کرد کە سەلامی لێ کرد کە نەخۆش بوو کە مرد ئەمانە ینی پەیوەندیەکە زیاتر تۆقەکاتەوە لەم هەموو بوارانە کە وەکوڵێ لە دایکبوونی منداڵەکەی و کە دعوەتێک هاتاوەکو کاتێک کە ئەخرێتە نێو گۆڕەکەەوە ئەمەژەر جۆرێکی دیکە نیە لە گرنگیدان بۆ پەیوەندیە جانبەستی من ئەمەیە ئەم سیلەی ڕەحمە داڕشتنەوەی جارێکی تر دەستەواژەکە ئەوە دەگەینێکەوە ئێمە لەو شوێنەیدا کە پێویستێتی بەدەمیەوەبی بۆیە بەڕاستی ئیسلام گرنگی بەم لایەنە زۆردا وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێکرد خوای گەورە لە سوورەتی نیسادا لە سەرەتا بەوە دەست پێەکە پیاغەمبەر صلی الله علیه و سلم سەرەتای چوونی بۆ مەدینە سەرەتای دەستپێکردنی داوای لە مەدینە لەم نقطەیەوە دەست پێکە کاتە ئەم نقطە جێی گرنگیە ئەمەی کەوا بە ئیجمالی باسیەکە لە دوای دامەزراندنی دەسەڵات و دەوڵەتی ئیسلامی لە دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم بێتە حکومەت ئەو جا وردە دێ هەموو لایەنەکان تەرتیبەکە تەنزیمەکە یەکێ لە تەنزیمکردی لایەنەکان ئەوەیە کەوا ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە حەقی موسڵمان لەسەر موسڵمان بەیانیان دەکات هەر لە سەرەتای ژیانەوە دەست پێکە هەتا کۆتایی ژیان کاتە ئەم موسڵمانە دەبێ بزانین
بەتەنها جارێک سەردانیکردنی بەتەنها جارێک خوێندنەوە بۆ پێویستیەکانی ئەو کیفایەت ناکات کە تۆی ترسی لێ ڕەحم بەجێگەیاندوێ بەڵکو دەبێ تۆ لە هەموو حاڵەتێکە لە هەموو بوارێکە بەدەمی ئەو برایەتەوە. رمضان 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 يا حبيب رمضان رمضان ليتك هەڵێ بەڕاستی هەروەکە ئێمە وەکو کەسی مسلمان و کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی بەوە کردووە ئینسانە بێ سیرەی ڕەحم بەجێبێنێ هەرێکە لە ڕێی خۆیەوە ئەتوانێت کە سیرەی ڕەحم بەجێبێنین اینجا سەردانی کەس و کار و هەچی غزم و قەوم و قەیلە هەیە ئینسانە بێ بەجێبێنێ ئەو سیرەی ڕەحمەشەوە نەبێ هەر ئینسان کە بەبوونەی پارەیەکەوە یان بۆین مەسلحەتێکی دنیایی بەردەوامە بێ ئینسان سیرەی ڕەحم بەجێبێنێ لەبەر فەرمودەکەی پێغەمبەری خوا هەم لەبەرەوەی کە وەکو ئەرکێکی مسلمانی کە ئێمە جێبەجێکەین و هەم لەوەی کە واجب بە لەسەرمان ئێمە سیرەی ڕەحم بەجێبێنین سەردانی کەس و کار و خزمەکانمان بکەین و زۆر جاریش ئینسانی لە بینی کەسەکانە کە زۆر دابەڕان و قسە نەکردن لە هەموو کەسێکە ڕۆدا لە هەموو کەسێک و قزمانە ئەم شتە هەیە بەڵام بەڕاستی یادەیەکی زۆر ناشینە هیوادارم لە هەموو ئینسانەکانە کە هەوڵ با کە ئەوە جێبەجێ نەکات و هەتا ئەتوانێت سەردانی کەس و کارەکەی بکە و بە پێی توانای خۆی ئینشاءڵڵا. گرنگی و سوودی سیلەی ڕوحم بۆ ژیانی ئێمە بۆ هەر یەکێکمان لە چیدایە؟ وەڵای سیلەی ڕەحم بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ینی هەموو ئینسانێ بەڕاستی لەوانەیە ئیمانی پێ بەربێتەوە لەوانەیە بەرەکەت بکوێتە ماڵی و ڕزقی ڕۆژێکی زۆری دەستکەوێ لەوانەیە زۆر شت لەوانەیە کە ئینسان بەرەوپلەیەکی بەرزی ئەباتەوانێت کە سیلەی ڕەحم بەجێبێنێ لەبەرەوە ئینسانەکان هەمویان پێویستیان بە سیلەی ڕەحمێ زۆر جارەیە کەسەکە کە نەخۆشە کە تۆچی بەبوونی ئەو سیلەی ڕەحمەوە سەردانێکی یەکەی لەوانەیە نەخۆش بێت دڵنەوایەکی یەکەی ئەو کەسە لەوانەیە سەبر و ئارامەیەکی پێبەخشێ بەوەی کە تۆ سەردان و کرویان کەسێکی سێرەکەین لە ئاستێکی تۆیانە سێرەکە ئەو کەسە تۆ دەوڵەمەندترە یاخود تۆ ئەو کەسە هەژارە کە تۆ سەردانی یەکەی بەوە خۆشەویستیەک و خۆشێکە کەوێتە دڵی ئەوەی کە تۆ بەسەر و کردوێتەوانێ و کە چوویتە ماڵی هەست بەوە ناکە کە ئەو کەسێکی فەقیرە و بزانێت کە ئەمە سەردانی نەکراوە و پشتگوێخراوە. زۆر باشە شار وەگەزانی پێگاتەیەکی تێکەڵاوە لە هەموو پێگاتە و ڕەگەز و زمان و تەنانەت تایفە عەشیرەتە جیاوازەکانی هەر وڵاتێکە تێیدا ئەژی تا چەند جەنابەت وەکو خۆت وەکو مسلمانێ لەگەڵ دراوسەکان تاکاریەکەیان جەنابەت خەڵکی شوێنێکی ئەوان خەڵکی شوێنێکی دیکەن ئەم پەیوەندیت ڕەچاو کردووە و وەکۆڵێ بەبێ ئەوەی کە بیان ناسی بەبێەوەی کە خزمەت بەبێ هاو زمان و هاوڕەگەزی خۆت بن تۆ سەردانت کردو. وەڵا بە پشتیوانی خی گەورە ئێمە بەردەوام سەردانی کەس و کارمان کردووە سەردانی دۆست و برادەرانمان کردووە جابان نەکردەوەی کە ئایا ئەم کەسە ئایا لە ئاەت تۆ بێیان لە کەسی خۆت بێیان دوور بێیان لە هاودین و بێ هاوڕەگەز و بێ هەر کەسێ بوو بێ ئێمە لەبەر خاتری خی گەورە لە بەرز ئەوەی کە بڵێن جێبەجێکردنی ئەرکێکی سەرشانمان ئەس جێبەجێمان کردو و سەردانمان کردو هیچ جیاوازیەکمان نەکردووە لە بینی عەشیرەت و ئایا چ زمانێکە خەڵکی چ وڵاتێکە و لە چ شوێنێکەوە هاتووە بە پێی دوانە سەردانمان کردووە بۆ ئەو کەسانە هەموو لایەک یعنی سێرەکەی زۆر جار خاستن لە مانگی ڕەمەزانەیە کە تۆ ئەبینن کەسانێکی سێرەکەین هەژارە دەستکوردە نەخۆشە زۆر جار ئەوەمان تەکلیفی ئەوشمان لێ کراوە کە ئێوە کەسانێکە ناسن وەکۆی لە ڕێی مسلمانیانەوە کە دەستی هاوکاری بۆ کەسان درێژکەین زۆر جار ئەوەمان کردووە کە لە ڕێی خۆمانەوە چەنەها کەسمان ناسی بێ داوای یارمەتیمان تەنان بۆ کەسی هەژارانیش کردو و توانیمانی شەڵا ئەو کەلێنەشمان بۆ چەنەها کەس پڕ کردوێتەوە. جناب تاوەکو گەنجێک هەمیشە ئەو قسەیە دەکرێت کە ئەوە تەنها پیرەکان و بەتەمەنەکانن کە پەیوەندیە کۆمەڵایەتەکانە پارێزن و هەمیشە بەدەنگ سیلەی ڕوحمەوە دەچن و وەکۆڵێ برەوی پێدەن. جناب تاوەکو گەنجێک تا چەند لە ژیانی خۆتدا ڕەچاوی ئەوەت کردووە کە لەگەڵ خزم و دۆستەکاندا بەبێ بوونی بەرژەوەندیە یان بوونی پەیوەندیەکی خزمایەتی نزیک ئەو پەیوەندی و سیلەی ڕوحمە بپارێزی و کاری پێ بکەیت؟ وەڵای ئەوەی ڕاستیە بۆ پەیوەندی بە تاکە کەسەکەەوە هەیە ئایا تا چەند هەوڵدا خۆی نزیک کاتەوە لە کەسە نزیکانی هەروەوە لە کەسی دەوروبەریشی ئەوە گرنگە کە تۆ بێ بەرژەوەندی خەڵکە خۆش بێت وەرەوها تێکەڵیان بیت ڕێز لە هەموو کەس بگرە بەڕاستی ئەگەر تۆ تێکەڵی خەڵک نەبی ناتوانانی بشیت ئێمە بەهۆی پەیوەندیەکانەوە ژین بەڕاستی ئەگەر ژیان پەیوەندیەکی جوانی نەبێت ئاین چ مانایەکی بۆ ئینسان بۆیە ینی ئەمە پێستمان بۆ پەیوەندی هەیە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە زۆر گرنگە ئەنی نابێت هێمە بۆی حەسادەتەوە بشین لەبەر ئەوەی کە من حەسوودی مەیە بۆ کەسە وڵات نابێ هات شوێ بکەم ئەمە بێتە کێشەیە بۆ ژیان لەبەر ئەوەی تۆ هەموو شتێ بەلاوانێ بۆ ڕۆ ڕووی ئەو خەڵکە بۆ پێویستە ئەمە ژیانە پێویستی بە کۆمەڵایەتێکی گرنگە هەیە هەروە شەرت نییە تۆ
هەڵبێ بۆ لە پێناو هەنێشتەیە بەڕاستی خۆشببختی لەوایە کە تۆ کۆمەڵایەتی بیت ڕێز لە خەڵ بکەیت پەیوەندیەکەت زیاتر بەقوت بکەیت ئەوە گرنگەوە نییە کە تۆ چۆن ئەچیت بە تاک کەسی گرنگە لەناو خەڵکێکی باشە بژیت ئەوە مهمە ئێمە پێویستمان بۆ ئەوە یعنی بەڵام ئەوە ناخۆشە کە تۆ کاتێک کۆمەڵایەتیت خەڵک هەندێک کەسێ بۆ بەرژەوەندی خۆی بەکاردێنێ ئەوان قورسە بۆ ئەو کەسێک کە تەنها بێ بەرژەوەندی خەڵکی خۆشەوە و کۆمەڵایەتیە ڕاستە بوونی تەکنۆلۆژیا کە ئێستا جەناب تو زۆرینەمان مۆبایلی زیرەکمان بەدەستەوەی و هەمیشە وە کۆڵێت جۆرێک لە جۆرەکان مەشغەڵەتی پێبەخشی بین تا چەند بۆتە هۆکاری کەمبوونەوەی یا زیادکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەڕاستی ڕادێکی زۆر چونکە تۆ هەر ئەچتە ماڵەوە لەگەڵ خوشک و براکانی خۆت لەوانەیە سەعاتی قسە نەکەیت 24 ساعتە چونکە ئەمی بە هۆی موبایلەوە مەشغوڵە ئەم موبایلە هۆکاری ئەوەیە کە پەیوەندی کەم کورێتەوە تۆ سەردانی ناکات تەنها بە نامەیەک هەموو جەژنانێکی ئینەکەی بە یەک نامی ماسنجەر هەموو جەژنانەکان لەگەڵ هەموو هاوڕەکانی خزمەکانی تاواکەیت ینی تر پێویست ناکە بچی بۆی ماڵێک ئەمە شوەکاری ئەوەیە کە کەمبوونی کۆمەڵایەتیە کۆمبوونی پەیوەندیەکانە جا ئەگەر ئەمە نەبێت من وەکو خودی خۆم هەتا هەڵ بم ینی سەردانی خزمەکان وەکەم ئەمە پێویستە ئەمە مافە ئێمە بۆ ئەو بەڵام ئایا ئەو مافە بەم نایەتەوە من ئەوان گرنگ نیە بەلامە بەڵام منەکو خۆم ئەرکی خۆم تەواوەکەم ئەمە لە ڕووی شەرعیەوە ئەمە ئەڵێ مافی ئەوی بەرامبەر دەبێت کەوایە ئەم مافە ئەوش مافەکە پەیوەندی مافە لەسەر تۆ بڕۆ مافەکە تاکە ئەو چۆنە با هەروە بێت بە گرنگەیە تۆ خۆت ئەوەیە کە بەوکو کۆمەڵاتی بژیت ئەمان گرنگە بۆ ئێمە وا لەو کەسە بکەی ئەوش بە ڕووی تۆ بێت ناکە تۆ هەر خۆ دوورکەیتەوە ئەوش خۆی دوورکرێت ئەوان زۆر مشکلەیە هەوڵ بە ئەو نزیکەرە لە خۆ تۆش خۆ نزیکەرەوە يا شهر القرآن فيك أذوق حلاوة الإيمان لا تنقضي أنت للروح دواء رمضان وڵای تر لەبەرەوەی کە خەڵک ئیمڕۆ مەشغوڵە هەمووی مەشغوڵی مەعیشەتە لەبەر مەعیشەتی تر ئێوارە کە ڕیتۆ خزمایەتی ئەوانە کەم بۆ بە بۆنەی مادەوە بەڵێ باشە هەمومان خاوەنی مۆبایلین کە یەکێکە لە هۆکارە گەێنەرە باشەکان بۆچی ناتوانین لە کاتێکە کە بە جەستەن نەگەینە خزمەتی خۆشەویستانمان بۆچی بە مۆبایل بێ بە فەیسبوک بێ بە هەر هۆکارێکی دیکە بێ نەتوانین ئەوان بەسەر بکەینەوە پەیوەندیەکە درێژە پێ قوربان بە مۆبایل و بە فەیسبوک بە هیچ شتێک خەڵک نایکات زۆر باشە لە پەیوەندیە کۆمەڵایەتەکانە لەگەڵ ئەو جوانی و سۆز و محەبەتەی کە هەیە کۆمەڵێ دیاردەی ناشرینیشمانەیە لە میوانداریەکانمانە لە بەسەرکردنەوەکانمان لای تۆ ئەو شتە ناشرینانە چین کە سیلەی ڕۆحم ناشرینەکەن و بەرەو کاڵبوونەوەیە وەڵا ئەو شتانە ئەوەیە کە خەڵک بێڕەحم بووە و ئەم شەوی ماڵان کەس خزمایەتی نەماوە و هەمووی بەبۆنەی ئەوەیە بەبۆنەی مەسەلەی مەعیشەتە زۆر باشە جاران دەمەتەقێ و گفتوگۆ و بەسەرکردنەوە لە دیمیوانداریەکانە یەکێک بوو لە سیما جوانەکانی پەیوەندی کۆمەڵایەتەکان و بەجێگانی سیلەی ڕۆح بەڵام لە ئێستادا خەڵک گلەیەوە دەکا کە خاوەن ماڵ ئەوەندەی مەشغوڵی سیاسەت و تەلەڤیزیۆن و مۆبایلێکی بەدەستەوەی خۆی و خاو خێزانی تا 11 خەریکی فەیسبوک و چاتن ئەوەندە ئاگایان لە حاڵ و ئەحواڵ و بۆ منە محبەت بەخشین بە میوانەکان ئەمە یەکێک نییە لە دیاردە ناشرینەکان ناشرینترین دیاردەیە لە کردەوەکان هەمووستا ئێستا بەڕێزێکم دوان دەڵێ مەشغەڵەت بە ژیان و کار و کەسابەت وامان لێ دەکات کە کەمتر لە پەیوەندی کۆمەڵایەتەکان بکەین هەر ێوارە دەچینەوە ئەو ماندوێتی کە بە ڕۆژ تەشتمان ناچانین بە ئیسراحەتی نێوماڵی خۆمان بەسەری بەرین ئایا کار و کەسابەت و مەشغەڵەت لەگەڵەوەشان کە لە ئیسلاما زۆر پیرۆزە و گرنگی پێدراوە دەبێت بێتەوە کاری کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان یەکێک هەر پێشتیش ئاماژەم پێدان داشتە ئەکیدیەکەم یەکێک لە کێشەکانی ئێمە موسڵمان تێنەگەشتنی ڕاستەقینەمانە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ من أحب أن يبسط له في رزقه وينسى له في أثره فليصل رحمه يعني گەیاندنی سیلەی ڕەحم بەپێ فەرمودەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یەکێکە لە هۆکارەکانی بەرەکەت کەوتنە ناو ڕزقی ئینسانە کاتە تۆ بە بەجێگەیاندنی سیلەی ڕەحم بەرەکەتەکەوتە ڕزقەکەمە یەکەم دووەم دەبێتە مایە ئەوەی کەوا تەمەنی ئینسانەکەی پێ درێژ بێت ئیترایە تەمەن درێژی بەسەوەی عومرەکەی زیاد بێ یا بەرەکەت بکێتەوە عومرێ بە هەر حاڵ هەر کامێکە بوو تەفسیر کراوە کەواتە
ئەوەی کەوا خەڵک دەیکاتە بیان ئێمە دەیکەینە بیان و لە بەجێ نەگەیاندنی سیلێ ڕەحمە 180 دەرەجە پێچەوانی فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئەمە یەکەم دووەم لە سەردەمی سەحابە وەکو ئێمە بەشەر بوو پێویستیان بە خواردن هەبووە پێویستیان بە ژیان هەبووە پێویستیان بەوە هەبووە کەوا ماڵ و مناڵ بژێن لەگەڵ هەموو ئەمەشدا ئەو لایەنیان ئێمان نەکردووە کاتە ئێمە ئەگەر بمانەوێت هەر ئیشێنەکەین دەتوانین بچووکتر بیانی بینەوە بۆی ئەنجامی نەدەین ئەگەر بشمانەوەی ئیشی ئەنجام بدەین زۆری ئەتیادی دەها کۆست بوو لەمپەری شەوێر ئەیکەین مەسەن کەسێک دوکاندارە ئەوێ دوکانەکەی بکاتەوە هاوین چەندە گەرم بێت دێ دوکان کاتەوە دەرکارە باش نەبێ فێنکەرەوەی نەبێت زستان چەند باران و بەفر بێ دێ دوکانە کاتەوە بۆچی چونکە مەقسەد دێتی معیشەتەکەی لەجێ بگێن کاتە لەم لاشەوە ئەگەر ئێمە مەقسەدمان بێت سیلێ ڕەحم بەجێ بگێنین یەکەم ئێستا هۆکار زۆرە دووەم ئێستا ئەتوانی هەر لە ماش و سیلێ ڕەحم بەجێ بگێن کاتەوە پێم وایەوە بیانوویەکە بۆ ئێمەکەوە ئەو واجبەی کە بەرامبەر براکەمان یا کەسەکەمان یان نزیکەکەمان هەیە بەجێ زۆر باش مامۆستا وەک دەزانین هەر شتێک دزێ و ناشرینیش بوو بێ لە کۆمەڵگەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ژیانی خۆی و یارانی بەرگێکی جوانی بەسەرداکردن ئەوتا فەرمووی ئەگەر ئێوە لەسەر ڕێگە و شوێنە گشتەکان دامەنیشن ئەگە هەر داژدەنیشن ئەوە مافی ڕێگەوبان بدەن پێم خۆشە باز لەو دیاردە قێزەون و ناشرینانە بکەین کە لە سیلەی ڕحم و پەیوەندی کۆمەڵایەتەکاندا هەن زیاتر بەتایبەت لەم سەردەما کە بە سەردەمی تەکنۆلۆژیا دەگوترێت کە خاوەن ماڵ تا سەعات 11-12 ئەوەندەی کە محیبەت بە تەلەڤیزیۆن بۆ مۆبایلەکەی دەستی دەدا هێندە نایپەژێتە سەر میوانەکانی و محیبەتێ بەوان نابەخش زۆر بەداخەوە زۆردا سیلێ ڕەحمەکانیش بۆتە ئەوەی کە کابرا بڵێتە سووەتە سیلەی لەحم لە ڕەحمەوە دەرچوو ئەگەر داوەتێک بێ زۆر ئاسایی هەزار ئیشێ مەسە من تۆ داوەت بکەم لەگەڵ ڕێز بە بۆزەم بسم جەناب داوەتێ بکەم هەزار ئیشی شەبێ مادام داوەتێکی زۆر ئاسایی دی بەدەمیەوە لەبەر داوەتەکە بەڵام ئەگەر داوەت نەبێ نایە یەکێک لەو دیاردە خراپانەی بەڕاستی لە سیلەی ڕەحمی ئێمە کە بەجێی ناگەیەنی ئەچینە هەر ماڵێکەوە سێرەکەی یەکەم پرسیار لێتەکە زەحمە نەبێ پاسوەردەکە چی پاسوەردی چی ئینتەرنێت ئەیتر سەرەکەن بەناو موبایلەکەدا تا کاتێک خواهاویزیەکەن کەس لای کەس نامێنێت کەواتە حتا لە ئەنجامدانی سیلێ ڕەحمەکەشە ئەو هەڵەیە دەکەین کەوا ئێمە سیلێ ڕەحمەکە وەکو پێویست بەجێ ناگەین ئەسبابەکەشی چییە؟ یعنی ئەوەیە بەڕاستی ئێمە زۆر جار فێر نەکراین هۆکارەکانی پەیوەندیکردن بۆچین چۆن بەکاریان بێن ئەمە یەکەم دووەم ئێمە ژیانی ئێمە بە بەرنامە نییە چونکە گەر بە بەرنامە بێت جێی هەموو شتێکی تیا دەبێتەوە ژیان ئێمە هەڕەمەکیە چۆن هات بەدەستەوە بیبە بۆ ئاوا دەبینی ژیانی خەڵک لە هەموو ڕوویەکەوە خەریکە بەرەو داڕمان نەڕوە چۆن لە ڕووی سیاسیەوە بە داڕمانە ڕوە لە ڕووی عسکەریەوە داڕمانەوە لە ڕووی اقتصادیەوە خەریکە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە داڕمانە ڕوە بۆچی لەبەرەوەی نە بەرنامەیەکێ نە نەهجێکێ نە خەتێکیەکەوە لەسەری بڕوە حتا وەکو عەرزم کرد لە سیلێ ڕەحمەکە وەکو جەنابەت ئەچێ سەرەکا بە مۆبایلەکە هاتایەتەوە سەرەکا بە ئینتەرنێتەکە یانە ئەوەندەی دەپرسێن پاسوەردەکە چۆنە حاڵی کابرا ناپرسێ ئەمە یەکەم دووەم لە هەڵە بەکارهێنانی پەیوەندیەکان داوای لێ هاتووەکەوە ئەو شتانەی بۆ پەیوەندین بەخراپ بەکاردێت بەخراپ شکاوەتەوە بەسەر خەڵکا لە باتیەوەی بە چاک بشکێتەوە بەسەر خەڵکا شکا خراپ شکاندنەوەکەی چییە؟ لە باتیەوەی تۆ لێرەوە 2 سەعات بەڕێکەوەی بۆ هەولێر کە سەردانی کەسێکت بکەیت ئەتوانی بە موبایل بە 2 دقیقە سەردانی بکەیت و سیلێ ڕەحم بەجێ بگەیت کە ئەمەش ناکەین لەبەرەوەی نازانین تەکنۆلۆژیەکە چۆن بەکاربێت لەسەر سیلەی ڕحم و بەجێگانی پەیوەندی خزمایەتی قسەی جەنابەت چییە؟ وڵا من دەڵێم سیلەی ڕحم و خزمایەتی پەیوەندی بە هاتوچۆ زۆرترە هەتا هاتوچۆی خزم بکەیت و کەس و کارکەی سیلەی ڕحم و زیاترە بێ زۆر جار قسەیەک هەیە بە تایبەت لە نێو کۆمەڵگەی خۆمانە ئەڵێ بۆچی ئەو نایەک من بۆچی بچم یان بۆ منە ئەڵێ ئەوێ جارێک هاتووە بێ منیش جارێک بچمەوە ئایا ئەمە پەیوەندیەکی دروستە ئەمە قسەیەکی دروستە یان بۆونە کاتێک کە جەنابەت دەجار سەردانی ماڵێکی ئەو نایەتەوە ئەمە دەبێتەوە ئەوەی کە پەیوەندی خزمەتێکە بچڕێنین نەخێر ئەوە ڕاست نییە باشکم ئەو پێی نەکرێت دوجار بێ وەلای من جاریستی قەیچێکە با من 3 جار بچمەوە وەلای ئەو مەجالی نەبی ئەو مشکلەیەکی هەبێ تۆ خۆت ڕەچاوی ئەمەت کردووە لە ژیانی خۆتدا زۆر باشە جاران لە کۆمەڵگەی کوردەواریە شتێک ئەو پیان دەگوتر کاسە هاوسەیی کە بەخشینەوە و ئاڵوگۆڕی ئەو خواردنە بوو کە لە نێوان دراوسەکانە دوو ئەم جۆرێک بوو لە دروستکردنی پەیوەندیەکی کۆمەڵایەتی و محبەتێکی خۆش لە نێوان دراوسەکاندا ئەمە تا چەند ڕۆڵی هەبوو لەو پەیوەندیە و تا چەند ئێستا کاری پێکرێت لە کۆمەڵگەی کوردیە وڵا زۆر کاڵ بۆتەوە ئەوە نەماوە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە بۆچی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بەرەو کاڵبوونەوە نەمانە وڵی سیلەی ڕەحم نەماوە ئینا کاسە هاوسێتی هەر بووە زۆر خۆشیشە ئێستاش خۆشە بکرێت
ئەی بەچی ئێمە پەیوەندیەکانمان زیندوو بکەینەوە بەچی دروستیان پەیوەندێکمان بە هاتوچۆکردن بەستیلەی ڕەحەم بە هاتوچۆی ماڵە خزم ماڵە هاوسێ کاسە ئاوسێتی هەر بمێنێ شتێکی جوانە شتێکی ڕەوا و دروستە. مامۆستا ئێمە پرسیارمان زۆر لە هاوڵاتیان کرد لەسەر بەجێگەیانی سیلەی ڕۆحم لەوە چێ بەشێک لە خەڵکی بڵێ بەجێگەیاندنی سیلەی ڕۆحم واتە چیان بوومنە بە چ شتێک دەگوترێ بەجێگەیانی سیلەی ڕۆحم. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێن ليس الواصل بالمكافئ ئەفەرمێ سیلەی ڕەحم ئەوە نییە کە کابرا دێت تۆش ئەڕۆیتەوە ئەم پێوترێ ئەم ئیستلاح پێێت دەسەوام یعنی کابرا هاتۆ تۆش ئەڕۆیتەوە یعنی وەکو بڵێ حەقدانەوە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ليس الواصل بالمكافئ ئەوەی پێوترێ بەجێگەیاندنی سیلەی ڕەحم بریتیە لێ لەوەی کە کابراتێت تۆش دەڕۆی بەڵکو سیلەی ڕەحمەوەی کە ئەگۆر ئەو قەتعی کرد اینجا تۆ بڕێ ئەمە پێوترێ گەیاندنی سیلەی ڕەحم ئەوەندەش پچڕاندنی سیلەی ڕەحم خەتەر و گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لا يدخل الجنة قاطع سفيان راوي حديثك فەرمێ يعني قاطع الرحم يعني ئەوەی سیلەی ڕەحم بپچڕێنێ ناچێتە بەهەشتەوە کامە گەورەترین هەڕەشەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەساسی وەحی میگای خوایی دەیکا لەوەی کەوا سیلەی ڕەحم دەپچڕێنێ و سیلەی ڕەحم بەجێ ناگەیە. زۆر باش مامۆستا میشە ئێمە کە بەراوردی کۆمەڵگەی کوردی بە کۆمەڵگە ئەوروپیەکانەکەین دەڵێن هێشتا بەزەیی و سۆز و محبەتێک ماوە شکر وەکۆڵی خەڵکە بەدەم یەکەوەن. یەکێک لەو دیاردە جوان و شیرینانەی کە میشە محبەت و خۆشەویستی لە نێوان خێزانەکانە دروست کردووە لە ڕابردوودا پێی گوتراوە کاسە هاوسەی واتە ئاڵوگۆڕی ئەو خواردنانی کە لە نێوان دراوسەکانە دروست کراوە. ئەمە تا چەند دیاردەیەکی جوان بووە تا چەند هێشتنەوە و برەودان بەم دیاردەیە ئەبێتە هۆکاری زیندوێشتنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان. یەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ يا نساء المسلمات لا تحقرن جارة جارتها ولو بفرس شاة ئەفەرمێ ئەی ئافرەتانی بڕوادار با هیچ کامتان هیچ ئافرەتێک بۆ دراوسێکی هیچ شتێک بەکەم نەزانی با ئەوەی کەوا ناردنی مشتێک یا بڵێن لا مشتێک لە ئاو بێ لە شلەیەک بێم کەوا ئێسقانێکی تیاابێ کە ئەمەش ئەو پەڕی دروستکردنی مەحەبەت و خۆشەویستیە خۆ ئەمەی کەوا من خواردنێک دەنێرم بۆ دراوسەکەم ئەو دەینێرێ بۆ من ئەوە نییە کە من فەقیر میانم بێ یا ئەو نەیبێ بەڵام گرنگ ئەوەیە ئەمە ئەوەیە کەوا مەحەبەت و خۆشەویستیەک دروست ئەبێ لە نێوان ئەم دوو کەسەدا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی وەکو بڵێ بە وەسیەتی کردووە بۆ دراوسێ بۆ ئافرەتان کەوا حتا لە حەدیثێکا پێغەمبەر صلی الله عليه وسلم وەسیەتەکە بۆ ئافرەتانە فەرمێ ئەی ئەگەر چێ شتێکتان لێنام نەختێ ئاوی زیاتری تێکن بۆی زیاتر بنێن بۆ دراوسێکەتە کامەش دەبێتە مایە خۆشەویستی و مەحەبەت کە ئیسلام لە سەرەتاوە فەرمانی پێکردووە هەتا ئەمڕۆ یەک خاڵیش کە جەنابەت باست کرد ئەویش ئەوەی کە ئێمە کۆمەلگا پێماوترێت کۆمەلگایەکی مسلمان کۆمەلگای مسلمانیانی کۆمەلگایەک پەیڕەوی لە شەرعی خوا بکە یعنی پەیڕەوی لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جا ئەگەر من خۆم قیاس بە کۆمەلگایە بکەم کە کۆمەلگاکە پەیڕەوی هیچ ئاین و ئاینزایەک نەکە ئیتر کۆمەلگای مسلمانی یانی چی کەواتە ئێمە هەڵەکەمان لێرە ئەوەیە ئەڵێن بەس نی ئێمە ئەوەمان ما ئەوان نیانە ئێمە پەیڕەوی لە قورئان و سنەت دەکەین دەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەی ئافرەتانی مسلمان با هیچ کامتان هیچ شتێک بەکەم نەزانێ بیداتە دراوسێکرێن وەسیەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتە من بمێ کۆمەلگایەکی مسلمان کۆمەلگایەکی ئیسلامی بم ئەبێ یەکەم وەسیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنفیز کەم نەک ئەوەی خۆم قیاس کەم بە کۆمەلگایەکی ئیسلامی. زۆر باش مامۆستا ڕیزبەندی لە بەجێگەیانی سیلەی ڕۆحم و بەزەیی زۆر جار مرۆڤێک دایک و باوکی خۆی پشتگوێ دەخا بەڵام دەچێت ئامۆزازایەکیان بەسەر دەکاتەوە زۆر جار خوشکوبراکانی دراوسین و لە نهۆمی سەرەوەی خانووەکەیان بەڵام دەچێت بۆ حەو گەڕک ئەولاتر ئیسلامی پیرۆز ڕەچاوی ڕیزبەندیەکەی کردووە لە نزیکەوە بۆ پۆڵێ نزیک و نزیکتر و نزیکترین یەکەم خوای گەورە دەفەرمێ الأقربون أولى بالمعروف نزیکترینەکان لە پێشن تۆ چاکیان لەگەڵا بکەیت چاکترین چاکەش لەگەڵا بکەیت سەردان بەسەرکردنەوەیت کاتە ئەم ئاەتە خۆی دلیلە لەسەر ئەو ڕیزبەندی جەنابەت باس کرد ئەمە یەکەم دووەم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکا باسەکە ئەفەرمێ یەکەم کەس کە من ئەبێ چاک من لەگەڵیە سێ جار تەکیدێکا دایک ئەو جا دوایی لە چوارەمە ئەفەرمێ با لە حەدیثێکی ترا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە دەکا ئەفەرمێ نزیکترین کەس کە تۆ ئەبێ چاکبی لەگەڵیانەوە سیلەی ڕەحمیان بەجێ بگەینی باوکو دایک ئەو جا دوایی وەرە خوارەوە برا ئەو جا خوشک ئەو جا ئەوە تا ئەگاتە ئاخر کەواتە ئەوەی دەیەوێ بە تەرتیبێکی ئیسلامی بە تەرتیبێکی قورئانی بە تەرتیبێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم سیلەی ڕەحم بەجێ بگەێنێ ئەبێ لەم خەتەوە بڕوا نەک بچێ کەسێک بێ مەسەڵەن وەکو چیوە وەکو ئایا کابرا مەعیدەی نەخۆشە پەنجەشی بریندارە ئێمارەکەڵێ مەعیدەم قەیناکە خۆی چاکە بێتەوە بەسیە چیەکە
ئەچێت لەزگەیە کە پێچێ لە پەنج ئەمەی کەوا کابراایەک ئەمدی و ئەو دیە کا بۆی سلێ ڕەحمێک بەجێ بێن بەس باوکو دایکی لێە ئیهمالیانەکە باوکو دایکی لێ پشتگییانەخە سەردانیان ناکە ئەمە دروست پێچوانی ئەو ئەمرەیە کە خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی دەرکرد. يا ربي بلغنا رمضان خاتون بەرنامەکەمان لەسەر سیلەی ڕەحم و بەجێگانی پەیوەندی خزمایەتی و پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ڕەمەزانە تا چەند ئێمە گرنگی زیاتر بە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بدەین یا تا چەند ڕەمەزان بۆ تەوەکاری ئەوەی کە ئێمە پەیوەندی خزمایەتیەکانمان زیاتر و تونند و تۆڵتر بکەین. وڵای ڕەمەزان نەک ڕەمەزان هەموو کاتێ هەر پێویستە سیلەی ڕەحم هەبێت. بەڵێ ئەی لە ڕەمەزانە تا چەند زیاتر پێویستە ئێمە لا لەو پەیوەندیانە بکەینەوە. وڵای چ بڵێم چیۆ خەڵکەکە کەوێتە سەر خۆی. جەنابەت تا چەند گرنگیت بۆ پەیوەندی کۆمەڵایەتیان داوە تا چەند لە ئاست خزمەکان تا لە ئاست دراوسەکان هەموو ڕژە سەری مناڵەکان اینجا چمە بۆ لای دایکم. ئێستا هەموو ڕژە سەری ئەم شتی بۆ کڕم جاڕۆمەوە. مامۆستا ڕەمەزان چ ڕۆڵێکی هەیە لە برەودان و زیادکردن یا کەمکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان و بەجێهێنانی سیلەی ڕەحم؟ یەکێک لەو خاڵانەی کە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە خوای گەورە کە باسی فەرزبوون ڕۆژوو دەکا فەرمێ لەعەلەکم تەتەقون بۆی ئێوە بە ڕۆژوەکەتان تەقوا بەدەست بێن کاتە ئینسانێک کە بێتە ئینسانێکی متەقی تەقوا یعنی چی؟ یعنی ئەوەی ئینسان ئەوەی خوا ئەمری کردووە بەجێ بگێنێ ئەوەی خوای نەهی لێ کردو وازی لێبن کاتە بە ڕەمەزان و بە ڕۆژوو ئینسان دەرەجەی تەقوا باڵانسی تەقوای بەرزەبێت کاتە لەگەڵ بەرزبوونەوەی باڵانسی تەقوادا ئەوێ ئینسان ئەو شتانێکەوە لە خوای نزیک دەکاتەوە دەبێتە مایی زیاتربوونی باڵانسی تەقوای ئەبێ بەجێ بگێنێت لەم ڕیوەوە دەبێ ڕۆژوو کاریگەریەکی ئەرێنی و ئەکتیوی زۆر باشیە بێ لەسەر ژیانی ڕۆژەوان بۆ بەجێگیانی سیلەی ڕەحم بە پێچەوانەشەوە ئەگەر ڕەمەزان نبێتە هاندەر و پاڵنەرێک بۆی ئینسان سیلەی ڕەحم و خزمایەتی بەجێ بگێنێ ئەوە دیارە ڕەمەزانەکەی ئشکارێکی تێدا ڕۆژوەکەی ئشکارێکی تێدا پێویستە مواظبەی ڕۆژوەکەی بکاتەوە. زۆر باش مامۆستا هەمیشە دەڵێن کە سەرلەبەری سی ڕۆژەی مانگی ڕەمەزان هەمووی خێرە و هەمووی بریتین لە کاتە پیرۆزەکان لای خوای گەورە تا چەند لەگەڵەوەشە کە سیلەی ڕەحم و بەجێگەیانی پەیوەندی خزمایەتیەکێکە لە فەرمایشتەکانی خوای گەورە و فەرمانەکانی خوای گەورە پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم تا چەند ڕەمەزان پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان نەبنە هۆی ئەوەی لە کاتە زێڕینەکان لەدەست دێن زۆر جار مرۆڤ بەبێ هەستکردن بە تاعات و عیبادەتەکانی کەسی بەرامبەر یان بە تەراویح و قورئان خوێندن و شەوانی قەدری بە میوانداریەکان و زۆرمانەوەی دەبێتەوە کاری لە دەستدانی ئەو خێرە بۆ خانە خوێەکەی. آخر گرنگیەکە مەسەلەکە لێرەوە دەست پێ با لێرەوە شتە بخوێنەوە ئەمەی کە بە ڕۆژوو دەوێت سیلەی ڕەحم بەجێ بگێنێت بۆ خۆی بەرنامەیەکی بزانێ بەرامبەرەکەشی کەی کاتی هەیە چونکە هەموو کاتێک کاتێەوە نیە تۆ سەردان بکە هەموو کاتێک کاتێەوە نیە تۆ بچی بڵێ ئەمە سیلەی ڕەحم بەجێ دەگەین بۆیە بەڕاستی ئەبێ کاتی تایبەتی بۆ دانێت لە کاتی عیبادەتە بۆ خۆشی کە ئەبێ خەریکی عیبادەت بێت کە بۆ خۆی خەریکی عیبادەتە کاتە دەکرێت لەو کاتان نەڕوا بۆیە بەڕاستی تەوسیەمان ئەوەیەکەوە کەسێک مەسەلەن ئەوێ سیلەی ڕەحم لە ڕەمەزانە بەجێ بگێن وانەکە کە ئەم سیلەی ڕەحمێک کە ئەو دەیە بەجێ بگێنێ وا بکە عیبادەتی کەسێک لە کەدار بێ یا عیبادەتی کەسێک ببڕێ مەسەڵەن کەسێک ئەوێ ئەتیکاف بکات لە ڕەمەزانە بمێنێتەوە بە سێرەکەی کابرا بە قەسدی سیلەی ڕەحم و سەردانیەکە سێرەکەی ئەم سەردان دەبێتەوە ئەوەی کەوا عیبادەتەکەی ئەو نەمێنێ یا لە ڕوویەکی ترەوە بڵێ ڕەمەزان بەرنامەیەک دانین بەشیکەین هەر ئەوە نەبێ من شتێک بێ پەیوەندی عیبادەتێک بۆ خۆم بکەم بەڵکو هەوڵ بدەم لەم ماوەی ڕەمەزانە بێجگە لە عیبادەتەکەی خۆم هەندێ لایەنی کۆمەڵایەتی وەکو سیلەی ڕەحم بەجێ بگێنم بۆی کاتێکیش بۆ تەرخان کەم کە کاتێکم تەرخان کرد دیارە کاتی خەڵکی تریش ناکردم و خەڵکیش دەدوایین لەو کاتێک کەوا من هەمە سەردانم. ربي تقبلنا يا ربي بلغنا رمضان. بینەران و بیسەرانی خۆشەویست لێرەشدا بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان لە بەرنامەی ڕەمەزانی تا بە یەگەیشتنەوەیەکی تر و لە ئەڵقەیەکی نوێتردا بە دیداری ئەوەی ئازیز و خۆشەویست شاد دەمەوە و تاعات و عیبادەتتان قبوڵ بێ و ماڵتان ئەوە. ليتك
ذوق